بۆیە نوێژکردن لە لای منافق زۆر قورسە، بە تایبەت نوێژی عیشا و نوێژی بەیانی. خوا پەنامان بدات ئاگاداری ئەو دوو نوێژە بن. نوێژی بەیانی وەڵڵاهی نیشانەی ئیماندار لە نوێژی بەیانی دەرەکەوێت. و عەبدوڵڵای کوڕی عومەری فەرموو ڕەزای خوای گەورەی لێ بێ، دەیفەرموو هەر کەسێک لە سەردەمی ئێمە، لە سەردەمی شێ سەحابە، سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامادەی نوێژی بەیانی نەبووە لە جەماعەت، گومانی خراپمان پێ برد، ئەمە هەوڵ ڕەنگە منافق بێت، چونکە بەس منافقەکان نەهات. یعنی مزگەوتێک وەکەم مزگەوتە گەورە بەیانیان چەند سەرە نوێژەکات، با دوو سێ سەرە بێت. ئەو خەڵکە کوا بۆ لە جومعە هەمووی پڕە تا ئەوێ ماشەڵڵا، ئەو خەڵکی تر بۆ نایەن. صفەتی نیفاقە. ئەگەر عوزرت نەبێ، ئەگەر عوزرت هەبێ معقولە، معذوری. بۆ ئینسان دەبێ وەقەد کانوا یدعون إلى السجود، ئەیتوانی سوجدە بەرێ بێ بۆ مزگەوت نوێژ بکات. یعنی لە ماڵش بیکەی لە کاتی خۆی بەبێ عوزر تاوانباری. چ جار ئەگەر هەر نەیکەی، خەڵکێکەیە وڵا ڕۆژێک گەنجێک هاتووتی وەڵایی نازانم بۆ 12 ساڵ نوێژەکەم حتا ئەسە نوێژ بەیانیم نەکردووە، 4 فەرزەکەم. ئەی نوێژ بەیانی وەڵایی مامۆستا خەوم دێ، ساعات 7 شتێکم، ساعات 9 بەیانیەکەم. یوتم براوە نیفاقە. منافق شوێنی کوێ؟ إن المنافقين في الدرك الأسفل، خواری دۆزەخەوەیە، خوا پەنامان بدە. وریابە ئەو نوێژە نوێژی ئیماندار نییە. بۆیە حافظوا على الصلوات، خوای تعالی فەرمی هەموو نوێژەکان پارێزگاری لێ بکەن، بەڵام بە تایبەت والصلاة الوسطى هەندێک لە زانانە فەرمون نوێژی عەسرە، هەندێک کەڵێن نوێژی بەیانیە، نوێژی ناوەڕاست. ولا حديث شاهدتوها أثقل الصلاة على المنافقين صلاة العشاء وصلاة الفجر، كما وقد كانوا يدعون إلى السجود. خو إما فابن نبي بن يرجكان من أبي شون مسلمان يبين كالناس نامي مسلمان صلاة عمود دينا، نيرجكان إهمال كم ولا جماعات نيكم لقل مخلفين ولقل آفرتان لمالو بكم لكاتك أخوي تعالى فالمي واركعوا مع الراكعين، لقل بياوانا لمزقوت سجدة برن كرنوش برن نقبتشن لمالو بكن إلا ما كسيك عزر يبوق كشي نابي إن شاء الله. بلان ببيع عزر لمال بكي صفتي نفاق أخوافنا ممدا.